هاوکارانمان لە شاری سلێمانی لە مزگەوتی عەباس باراوی بێگومان لەسەر سونەتی نوێژی تەراویح و گرنگەکەی چیرۆکێکمان بۆ جێڕنەوە با پێکەوە هەمومان بینەری بین. مانگی ڕەمەزان مانگێک لە مانگەکانی تر جیاوازە. مانگی ڕەمەزان مانگی خێر و دەرگای دابەزینی قورئانی پیرۆزە. مانگی ڕەمەزان بۆتە هیوای بۆ موسڵمانان. لە مانگی ڕەمەزانە شەوانە تەراویحەکە یەک ئەمێنێتەوە لە مزگەوتەکانی ماڵی خۆی گەورەیە. وفي ذلكم بلاء من ربكم عظيم. بێگومان تەراویح یاخود قیام اللەیل سنەتی رسول الله عليه الصلاة والسلام هەر لەوە بۆمان ناوێتەوە وەک پێشەنگ و پێشەوایەک لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و پاشان لە سەحابە بە ئێمە گەیشتووە. ئێمەش لەسەر و ڕێگە و ڕێباز و سنەتە ئەمانەوە ئینشاءالله لەسەری بڕۆین. لە ڕاستیە هەم قیام اللەیل هەم تەراویح لە ئەسڵدا خۆی هەر یەک شتە لە ڕەمەزان و غەیر ڕەمەزانی شاکراوە. دا عایشە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ لە ڕەمەزان و غەیر ڕەمەزانیشا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 11 ڕەکعاتی کردووە. کەواتە تەراویحە خاص نییە بە ڕەمەزانەوە. حەق وایە بەڕاستی ئێمە تەنها لە ڕەمەزانە ئەهلی مزگەوت و نوێژ و جەماعەتەوە نەبین. جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزە بێ، جۆرێک لە نزیک بوونەوە. چکە بەداخەوەمان لێ هاتووە ئەمڕۆ ئەتوانم بڵم تا ئەندازێکی زۆر لە یەک دوور کەوتوینەتەوە، مەگەر مناسبەکان کە بەتایبەتی ئەو مناسبانەی کە لە مزگەوتن پەیوەستە بە دینەوە، مەگەر ئەوانە زیاتر کۆمان کاتەوە وەکو جومعە، وەکو ڕەمەزان، وەکو نوێژی تەراویح. هاتن بۆ نوێژی تەراویح و جەماعەت وامان لێ کا زیاتر لە یەک نزیک ببینەوە و پەیوەندی کۆمەڵاتیەکانمان زیاتر و زیاتر تونند و تاڵ بکەین. هەموو نوێژەکان هەموو عیبادەتەکان گەڕانەوە بۆ لای خوای گەورە و ئەجر و پاداشێکی گەورەی هەیە و بە تایبەتیش تەراویح لە ڕەمەزانە پاداشت و ئەجرەکەی زۆر گەورەیە. لە ڕەمەزانە وەکو مەدرسەیەک وایە بە ڕۆژها بە ڕۆژوەی بە شەویش نوێژەکانەکە ئیتر ئەمانەوە لە ئینسانەکەکە ئیمانی بەرز ئەبێتەوە و ئەگەڕێتەوە بۆ لای خۆی گەورە. طبعا کەی بەم نوێژی تەراویحە ئەزانین کە بەجێمانێڵێ کاتێک جەژن دێت و ڕەمەزان تەواوە بێ دەچینە مزگەوتەکان تەنها نوێژی عیشا ماوەتەوە. ئەم نوێژە تەراویحانەی چێکە لە تایبەتمەندی و سیما جوانەکانی ڕەمەزان.